دزینی تەرمەکەی مەلا مستەفا. لە بەشێکی کتێبی خیانەتەکانی قیادە موەقەتە، شەهید قاسملۆ عەبدوڵای حەسەنزادە سکرتێری پێشووی حزبی دیموکرات لەسەر مەسەلەی دزرانی تەرمی مەلا مستەفا بارزانی وەها دەنووسن. کاتێک مەلا مستەفا بارزانی لە ئەمریکا مرد، سەرباری ئەوەی لە ئێران و بە تایبەتی کوردستاندا بیرروباوەڕی دژی قیادە زۆر بەهێز بوو. حزبی ئێمە موافقەتی کرد کە جەنازەی بارزانی بێتەوە شنۆ بە خاک بسپێردرێ. دیارە بۆ ئێمە ڕوون نەبوو کاتێک بارزانی کە لە ئەمریکا مردووە، حکوومەتی عێراقیش بە ڕەسمی ڕێگەی داوە بیبەنەوە لە عێراق بینێژن. کێ دەزانێ دار و دەستەی بارزانی هەر ئەو دەم بۆیە تەرمی بارزانیان هێنایەوە ئێران لە ڕۆژێکی پێویستدا شانۆسازی یەک بکەن و بیکەنە بیانووی پەلامار بۆ سەر خەڵکی کوردستانی ئێران. لەوانەشە ئەو وەخت شتی وایان بەنیازدا نەهات بێ. بە هەر حاڵ ڕۆژی دەی پوشپەر لە شنۆوە خەبەر بە بەڕێوەبەرایەتی حزبی ئێمە گەیشت کە تاقمێکی خۆفرۆش و خوانەناس بە شەو گڵکۆی مەلا مستەفا بارزانیان هەڵداوەتەوە و تەرمەکەیان دزیوە. بەڕێوەبەرایەتی حزبی ئێمە زۆر بەو خەبەرە ناڕەحەت بوو. بەڕەسمی لە دەنگی کوردستانی ئێرانەوە ئەو تاوانەی وەکردەوەیەکی دژی ئینسانی و دژی ئیسلام مەحکوم کرد. هەر ئەو ڕۆژە خەبەر گەیشت کە تەرمەکە دۆزراوەتەوە و بە حورمەتەوە تەسلیمی بنەماڵەکەیان کراوەتەوە. کۆمیتەی ناوەندی بڕیاریدا کە لەو کارە ساتە بکۆڵێتەوە و ئەو تاوانبارانە بدۆزێتەوە. بەڵام زۆر بەسەر سوورمانەوە دیتمان دارودەستەی قیادە و لاسەروی هەمویانەوە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان زۆر بێشەرمانە دەستیان کرد بە بەیاننامە دەرکردن و درۆ و بوختان هەڵبەستن بۆ حیزبی ئێمە. گوایە دزرانی تەرمی بارزانی بە ئاگاداری و دەستوری حیزبی دیموکراتی کوردستان بووە. هەر بە دوای ئەو درۆ و دەلەسەیەشدا بەڕەسمی هەڕەشەیان کرد کە ئەو کارە بێسزا ناچێ. یانقینی دڵیان بە گەلی کورد لە کوردستانی ئێران دەڕێژن. رادیۆ شڕەکەشیان کە لە مەرگەوەڕی ناوچەی ورمێ دامەزراوە دەستی کرد بە بڵاوکردنەوەی تۆمەت و بوختانی بێشەرمانە لە دژی حزبی دیموکرات. تەنیا جوابی ئێمە بۆ ئەو هەموو درۆ و دەلەسەیەی با کرێگیراوانی ئەمپریالیزم ئەوەندە بوو کە لە ڕادیۆی دەنگی کوردستانەوە ڕامانگەیاند ئێمە دەرێنانی تەرمی بارزانی جارێکی دیکە مەحکوم دەکەین. بە هەموو توانامانەوە بۆ دۆزینەوەی تاوانبارەکان تێدەکۆشین. بەڵام ئەگەر هەندێک کەس بیانەوێ ئەو ڕووداوە بکەنە بیانوو بۆ ئاژاوەنانەوە لە ناوچەی شنۆ ورمێ، دەبێ بزانن کە لەگەڵ هێزی یەکگرتووی 6 ملیۆن کوردی ئێرانی ڕوبەڕوو دەبن. پاش نێوبژیکردنی هەندێک لە هێزە سیاسیەکانی کوردستان لەسەر داوا و پێشنیاری ماڵی بارزانی بڕیاردرا کۆمسیۆنێکی هاوبەش لە نوێنەرانی حزبی ئێمە و قیادە و ئەو هێزە کوردستانیانە بۆ لێکۆڵینەوە لەو کارە ساتە پێک بێ. کەچی کاتێک ئەو کۆمسیۆنە لە شنۆ کۆبەوە هیچ نوێنەرێک لەلایەن قیادەوە نەهات. کاتێک نوێنەرانی حزبی ئێمە هۆی نەهاتنەکەی پرسی بوو، برایانی کوردستانی گوتوبوویان کە قیادە پێی خۆش بووە ئەم جارە تەنیا ئێمە بین. بۆ جاری دووهەم ئەوانیش نوێنەری خۆیان بنێرن. هەرەو دەم نوێنەری حزبی ئێمە با نوێنەری کوردستانیەکانی گوتبوو ئەو هەڕەشە و گوڕەشەی بارزانیەکان دەیکەن و حازر نین بێنە لای ئێمە و لا کۆمسیۆن بەشدار بن. ئەو فکرە بۆ ئێمە دێنێتە پێش کە ئەو کارە بەدەستی خۆیان کراوە. چونکە ئێمە ئەگەر بمانەوێ شەڕ بە قیادە بفرۆشین پێویستمان بەو جۆرە کارە نییە. بەڵام وا دیارە ئەوان دەیانەوێ شەڕێک بە ئێمە بفرۆشن و ئەو شانۆێشیان بۆ ساز کردووە. لێکۆڵینەوە لە مەسلەی دزرانی جەنازەی بارزانی هەندێک شتی سەرنجڕاکێشی خستە ڕوو. جارێ تەرمی بارزانی تەنیا بێزمەتر دوور لە قەبرەکەی بە ساغ و سەلامەتی دۆزرا بوویەوە. ئەم جارە دەرکەوت کابرایەک بە ناوی ڕەحیم میران کە لەلایەن ماڵی بارزانیەوە ئاگاداری گۆڕستانەکەی پێسپێردراوە 3-4 مانگ بووە بەو نێوەندەدا نەهاتووە. تەنیا ڕۆژی پێش ئەو ڕووداوە پەیدا بووە. پیاوێکی باکرێ گرتووە کە سبەی نێبێ گیای سەر گۆڕی بارزانی بدوورێ. بۆ بەیانیش پێش دنیا ڕووناک بوون. هەر ئەو کابرایە چۆتە لای باوکی کرێکارەکە و گوتوویە بە کوڕەکەت نێتەوە چونکە جەنازەی بارزانی دزراوە. پاش ئەو شانۆسازیە ڕەحیم میران چۆتە مەرگەورە خەبەری بە بارزانیەکان داوە.
پاشانیش هەڵاتووە و چووەتە لای مەسعود بارزانی نەیانهێشتووە بێتەوە شنۆ تەحقیقی لێ بکرێ بەڵام ڕووداوەکانی دواتر هەندێشتی تازەشیان دەرخست ناوچەی مەرگەوەر و شنۆیان لە دەستی پێشمەرگە دەرێنا و دایەنە دەستی دوژمنی فاشیست و کۆنەپەرستی گەلی کورد بەڵام دوای ئەو خیانەتەی قیادە لە هەندێک سەرچاوی باوەڕپێکراوی نێو خۆیانەوە چەند گۆشەیەکی دیکەی مەسەلەکەش ڕوون بووەوە دەرکەوت کە 8 مانگ بووە ڕژێمی خۆمەینی جاشانەکەی نەداوە با قیادە بەڵام دەستخۆشانەی ئەو خیانەتە بێجگە لە چەک و تەقەمەنی جاشانەی 8 مانگیان لەسەر یەکدانێ کەوا بوو شانۆسازی دەرێنانی تەرمی بارزانیش هەر لە خزمەتی ئەو ئامانجە شەیتانیانەدا بووە هەر بەدەستی چەپەڵی دار و دەستەی قیادە جێبەجێ کراوە